سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لەگەر باوگەرم لە خزمەتتان نابم دوو وەرگفتوگۆی لەسەرەکەین تەوەری یەکەممان تایبەتە بە سەردانی مستەفا کازمی بۆ هەرێمی کوردستان ڕۆژی پێنجشەممە و ڕۆژی هەینیە و دوو ڕۆژە بوون کە جموجۆڵ و جوڵەی سیاسی گەورە لە هەرێمی کوردستان بەدیکران مستەفا کازمی هاتە هەولێر چووە دوهۆک چووە سلێمانی چووە هەڵەبجە دوو دەواازەی سنووری بەناوبانگ و گەوری لە هەرێمی کوردستان بەسەر کردەوە چەند ناوچەیەکی لە هەرێمی کوردجاجای لە هەرێمی کوردستان بەسەر کردەوە و دواتر گەڕایەوە بۆ بەغدا دڵنیام ئەگەر ئێستا کام قسانە دەکەم تۆڕە کۆمەڵایەتیەکان سیر بکەی پەڕەکانی فەیسبوک هەڵبدەیتەوە سایت و پەیجە جیاوازەکان ببینی دەیان و سەدان لێکدانەوە بۆ سەردانی مستەفا کازمی بۆ هەرێمی کوردستان کراوە لە باسکردن لەوەی کە خۆی دەیەوێت لیستی هەبێ و دەیەوێت دەنگ لە هەرێمی کوردستان کۆ بکاتەوە خۆی ئامادە بکا بۆ بژاردننی پێشوەختە و دەنگەکانی هەرێمی کوردستان بەشێکی بەدەست بهێنێت تاوەکو ڕەجل الدەولە کە بە وەسف پێی دەوترێ هەمووی لە وەسف و لە ڕەخنا پڕن تۆڕە کۆمەڵایەتەکان من نامێ بچمە ژێر کاریگەری هیچ جێک لەوانەوە تەنها دەمەوێت باز لە کاریگەری یەکتربینین کۆبوونەوە گفتوگۆی نێوان هەولێر و بەغدا سەردانی لەم جۆرەی هەر سەرۆگوەزیرانێک مستەفا کازمیە هەر کەسێکە بۆ هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستان و بۆ بەغدا بکەم دەمەوێت خوێندنەوە بۆ کۆبوونەوەی لەگەڵ هێز و لایەنە سیاسە کوردەکان سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم بکەم دەمەوێت باز لەوە بکەین کە مستەفا کازمی هاتوۆتە هەرێمی کوردستان وەکو سەرۆکی حکوومەتی عێراقی فیدراڵ هاتوۆتە هەرێمی کوردستان یان ئەو مەرامانی کە باز دەکرێت بوونیان هەیە و مستەفا کازمی مەرامی دیکە و ئامانجی دیکەی هەبووە لە سەردانەکەی دەمەوێت بپرسم لەم سەردانانە مستەفا کازمی کە دەگەڕێتەوە بۆ بەغدا شتێک جێ دەهێڵێ کە چینێک لە هەرێمی کوردستان کۆمەڵێک لە هەرێمی کوردستان خەڵکانێک لە هەرێمی کوردستان سوودمەند بوو بن و کاسەی بەتاڵیان پڕ بوو بێتەوە ئەمە پرسیارێکی گرنگەوە ئایا مستەفا کازمی لە نێوماڵی شیعەدا دوای ئەم سەردانانە کاردانەوەی لێ دەکەوێتەوە یان نا چونکەوەی کە کازمی کردی لە هەرێمی کوردستان وەکو وابوو یعنی مستەفا کازمی کورد بێ و سەرۆکوەزیرانی عێراق بێ ئایا لە بەغدا لە ناو لایەنە شیعەکانە کاردانەوەی دەبێ یان نا لەگەڵ خەڵەف غەفور سەرنووسەری سایتی مەودا میدیا گفتوگۆکەین کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانەکە خەڵەف بەخێر بێ سوپاس کاک خەڵەف بەگشتی ئەگەر لی بڕوانی تەبعاً لە دوای دەست بەکاربوونی مستەفا کازمیەوە قسەیەک هەیە زۆر بە مستەفا کازمی دەوترێ ئەویش لە پاڵ سەرۆکوەزیرانێکی بە پیاوی میدیا پیاوی وێنەکان پیاوی سۆشیال میدیا بەناوبانگە ئەوەی کە هات بۆ هەرێمی کوردستان چیت لێ خوێنەوە لە یەکتربینینەکان لە گفتارەکانی لە قسەکانی من مەبەستی من لە جوڵە و پرۆتۆکۆڵەکان نییە مەبەستم لە جوڵە سیاسیەکانە یعنی چیت بینی جارێ ئەوەی پەیوەندی بەوە هەیە کە مستەفا کازمی پیاوی میدیایەوە ئەوێ شۆ بکە بەڕای من ئەمە شتێکی ئاسایە و مافی هەموو خەڵکێکە بگرە ئەگەر وانە بێ حەقا ڕەخنەی لێ بگری من نمونێکی زۆر سادە بۆ هێنمەوە ئێمە لە مەودا میدیا یاخۆت هەر سایت و ماڵپەڕ و شوێنێکی تر زۆر جار بەدوای وێنەی سەرکردەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان کە ئێستش لە هەرەمی دەسەڵاتایە یاخود وەزیری یاخود دامی سەرکردایەتی یاخود مەکتەبی سیاسیە یاخود نازانم هەر یەکێک لەو شتانەیە کە ئێمە پێیسمان بە وێنەیەکی ئەچین لە فەیسبووکەکەی وێنەیەکی وای نییە و لە گۆگڵ بۆ گەڕێ وێنەیەکی وای نییە یعنی نیو سعاتێک تۆ دەی بە دوای وێنەی سەرکردەیەکی کوردە ئاگەڕی سەرۆکی کوردە ئاگەڕی سکرتێری حزبێک ئاگەڕی وێنەیەکی جوانی نییە لە لاپەڕەکەی دای نابێ لە گۆگڵ دای نابێت لە شوێنێک تۆ دەست دەکەوێت کەواتە ئەمەی پەیوەندی بە شۆکەی مستەفا کازمیەوە هەیە شتێکی ئاساییە و خۆی با بڵێن سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردننی گۆڤاری ئەسبوعیە بۆ کاتی خۆی لە خەندان ینی ئێمەش ئەو کاتە لە خەندان بووین و ڕۆژنامەنووسێکی چاکە و دیارە و کەسێک هەر خۆی زەوقشی باشە ینی زەوقی باشە چونکە سەرنووسەری گۆڤارێک بوو گۆڤاری ئەسبوعیە کە لەسەر ئاستی عێراق وڵاتانی دەوروبەریش گۆڤارەکە ژمارەیەکی گرنگ و گەورە بوو ئەمە ئەوەی پەیوەندی بە سەردانەکە مستەفا کازمی هەیە بۆ هەرێمی کوردستان سەردانێکی ئاسایی و یاسایی بووە سەرۆکوەزیرانی عێراقی فیدراڵە و داوای لێ نەکردوون بڵێ ڕازین بێن یا ڕازیە بن بێم بەڵکو تێتی دێم بۆ هەرێمی کوردستان و سەردانتانەکەم و سەردانی لەگەڵ سەرۆکایەتەکان چۆتە سەرۆکایەتە جیاوازەکان سەرۆکی پەرلەمانی لێ دەرچێ کۆنە بۆتەوە لەگەڵی
چونکەش جهەتی تەنفیزی ینی لە ئاسایی ینی ناکرێت وەکو ڕەخنەیەکی لەسەر ڕێوازخانیا پەرلەمان بوەستین و مؤسسەیەکی تەشریعی بێ خەریکی یاسای خۆی بێ و مؤسسەیەکی تەنفیزی نییە. بەڵام ئەوەی لە سەردانەکە یعنی ئێمە بینیمان ئەجێندایەک نەبووە مستەفا کازمی لەگەڵ سەرۆکە لەگەڵ جنابی کاک مەسعود لەگەڵ کاک مەسرور با بڵێن لەگەڵ بەڕێزنیسیما بەرزانی لەگەڵ هاوسەرۆکان یەکێتی و لە مێرگەپانش کە لە لای کاک بەرهەم بوو ئەجێندایەکی دیاریکراو نەبوو بۆ قسەکردن لەسەری و سروشتی سەردانەکە یاخود سیمای ئەم هاتنەی مستەفا کازمی سیمایەکی تەشریفاتیە نەک ئەجێندایەکی دیاریکراوی هەبوو بێ و هات بێ لەگەڵ هەرێمی کوردستان وەفدی هەرێمی کوردستان لەم لای مێزەکە و وەفدی عێراق لەو لای مێزەکە و کۆ ببنەوە مناقەشەیان کردبێ و دوای 3-4 سعات مناقەشەکردنی ورد و تند و پیاهەڵشاخان و مجاملەیەک و دواتر بێنە دەرەوە لە کۆبوونەوەکە لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیە بەڵێ لە کۆبوونەوە دوای کە دێنە دەرەوە مەسەنە سەر مستەفا کازمی لەگەڵ سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەکە دێنە دەرەوە کۆنگرێکی ڕۆژنامەی سازەکەن وڵێ لەسەر ئەم خاڵانە ڕێککەوتین و لەسەر ئەمانەش خلافمان هەبوو ڕێک نەکەوتین ئێمە ئەمانەمان نەبینی کەواتە هاتنی مستەفا کازمی بۆ هەرێمی کوردستان سەردانێکی تەشریفاتی بوو هاتووە ئاساییە سەردانی هەولێر و سلێمانی و هەموو لایەنەکانی کردووە بگرە زۆر باشی کرد جیاوازی لیوانیش لێک پارێزگاکانە نەکرد سەردانی زۆرینی هێزە سیاسەکانی کە تەبان کاتێک ئەڵێم هێزە سیاسەکان هێزە سیاسە کاریگەرەکان کاتێ حزبێکی بچووک هەیە ڕاستە 40 ساڵ 50 ساڵە خەباتەکە بەڵامیسە 4 کورسی لە پەرلەمانانیە جا تۆ ئەمە بڕۆ بۆ ئەندامەکانی خۆ باسی کە بڵبنی هێزێکی گەورم تۆ لە پەرلەمان و لە پرۆسی سیاسی هێزێکی گەورە نیت هێزێکی پەراوێز خراوی ئەمە بۆ هەر هێزێکی سیاسی بێ ناوهێنە ئەم سەردانانە یعنی ڕوونە مستەفا کازمی هەم نمایشێکی خۆی کردووە هەم هادۆ بۆی بە ئەوانی لە بەغانیشاندا و ئەمانی لە هەرێمی کوردستانیشاندا کە ئەم سەر وەزیرانە کە ئێوە گۆڕانکاری بکە و بە یەک چاوسەیری کورد و شیع و سوننە ئەکا وەک لە یەک دوو وتاری لە بەسڕە ئەمانش باسی کردوتی ئەمە ئەبێ کار لەسەر مەفهومی عێراقی بوون بکەین چەمکی عێراقی بوون کورد و سوننە و شیع ئەومانە بێ واز لێ بێنین ئەمە ئەگەرچی لە ئاستی خیتابی سیاسیایە بەڵام شەقامی عێراقی بە کورد و سوننە و شیعیوە لەبەرەوە ئەوەندە چەساونەتەوە لەسەر بنەمای تایەفێت لەسەر بنەمای نەتەوە لەسەر بنەمای عەلی عومەر ئەم شۆی مستەفا کازمی ئەگەر بۆ ماوەیەکی دیاریکراش بێ دڵیان پێی خۆشە بینیمان لە دەوری کۆبوونەوە تەنانەت پیرەپیاوێکی کورد دەستی ماچ کرد لەبەرەوەی عێراق پارەی گەرم و جۆکەی نەداوەتێ لەبەرەوەی لە هەرێمی کوردستان گەندەڵی هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بۆشایی بۆ پڕ نەکردوتەوە ئەم دیمەنەمان بینی کە گەر ئینسانی وجدانی هەبووە ئەگەر سەرۆک و سکرتێری حزب و حکوومەتەکەی ئێمە لە کوردستان وجدانیان هەبووە ینی ئەبوایە زۆر بەدواداچوون و کاردانەوە بوو ئەم گرتەیە ئەم دیمەنە کە پیاوێکی کە پیرەپیاوێکی کورد لەوە ئەچێ سەدان جار ئەم بەرپرسانەی ئێمە کە ئەو کات پێشمەرگە بوونە بە جلی بۆن هاتووەوە بە برسێتیەوە بە تینێتیەوە نیمە شەو هەڵیانسانەوە لە خەو چێشتیان پێ کردووە چایان پێ کردووە دۆینەیان خواردووە ساوەریان خواردەوە لە ماڵەکەی ئێستا کوڕ و کچی ئەوان و ئەوان لە لووتکەی دەوڵەمەنیان بزنسمانن ئەم پێشمەرگانەی دوێنێ هەندێکیان تەوانە بۆیان ناڵێم پیرە پیاوێک کە ئەوان نانیان لە ماڵیان خواردووە ئیسە دەستی عەرەبێکی شیعە ماچەکە ئەگەر ئەم ساتە نەبێتە ساتی وەستان باش ئەو ئەبێ ئێمە ئیتر پرسیاری زۆر پرسیاری خۆمان لە کۆمەڵگەکەمان حەز دەکەم هەندێک لە وردەکاریانە لە کۆتایی کاتەکەی ئەگەر دەرفەت بوو باسی بکەین ئەم جۆرە لە بینینی کورد و ئەم جۆرە لە مامەڵەی هاوڵاتی تاکی کوردی کاردانەوەی چییە دوای باسی ئەەکەین بەڵام ئەوەی کە گرنگە مستەفا کازمی وەکووتت یعنی سەردانەکەی بۆ ئەوە نەبووە پرۆتۆکۆڵی و دابنیشە و مناقەشە بکات و یعنی کۆبوونەوەی فەرمی بکات سەردانێک بۆ هاتووە ناوچەکانی هەرێمی کوردستان ببینێ بەڵام بۆ خۆی بینینی هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و جۆرێک لە مناقەشە لەسەر گفتوگۆکانی هەولێر و بەغدا یعنی کاریگەری لەسەر کازمی جێ دێڵێت کاریگەری لەسەر کورد جێ دێڵێ بۆی زووتر بەرەو ڕێکەوتن بچن ئەم جۆرە لە دیدار و کۆبوونەوە پێدوانیە کە زەمینەی سازان و یەکتر ناسینی باشتر و گفتوگۆ و ڕێکەوتن خێراتر بکە اینجا کازمی پێشتریش هەموو ئەمانەی ناسیوە پێشتر ڕۆژنامەنووس بۆ لەوچێ گفتوگوی ڕۆژنامەوانی لەگەڵ زۆرێک لەم سکرتێری حزبانی هەرێمی کوردستانە کردبێ کە ئێستا وەک سەرۆک وەزیرانی عێراق و لە منتەڵەقی هێزەوە هاتووە دەودانیشە لەگەڵیانە دووەم بۆ من ئەگەر کۆبوونەوەی مێرگەپان بە نمونە وەربگری کە ئەو پەڕی یەک کاتژمێری خایانوە
نزیکەی پێنج سکرتێر و هاوسەرۆکی حزبە کاریگەرەکان لە یەکێتی نیشتیمانی کوردستان کاک شێخ لاور لێوە بوو لە یەکگرتووی ئیسلامی کوردستان مامۆستا سەلاحەدین بەهادین و ئەوانی تریش لێوە بوون نوێنەری هەندێک لە کاک عومەری سێ عالی لێوە بوو جەنابی کاک بەرهەمۆک سەر و کۆمار قسەی کرد مستەفا کازمی قسەی کرد وەرە تێم گەیەنە گفتوگۆ لێرە لەکوێ کراوە یعنی هەرێکی دووسێ دەقەیان بەرکەوتووە قسە بکەن لەوەجە جۆرێک بێ لە دەمەزەرکردنەوەی ئەو یەکتر ناسینانەی لە ماوەکانی ڕابردووە هەیە بەڵام من نامەوەکو هەندێک چاودێری سیاسی یا ڕۆژنامە یا شیکەرەوەی سیاسی بڵێم کام سەردانە گرنگ نییە بەڵێ گرنگە و ئەگەر هەر بۆ یەکتر ناسینیش بێ و ئەگەر هەر بۆ ئەوە بێ کە بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێگرەکەی وەزیرەکان بڵێ کاکەی ترواز لە پشتی لاپتۆپ بێنە دەرەوە لەگەڵ خەڵکی خۆتان نادانیشن وەرن با گفتوگۆ بکەین ینی ئێستا خەڵکی کوردستان وای لێ هاتووە مەسەن بۆ مستەفا کازمیان خۆشەوێ یعنی نەک خۆشیانێ بۆ لە دەوری کۆبوونەوە ینی بە درێژایی ماوەی کەرەنتینە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان سەرۆک وەزیرانمان نەبینەوە بچێتە فەرمانگەیەکی حکومی بچێتە ناو بازار بچێت سەردانی نەخۆشیەکە بچێت سەردانی دایکی شەیدێکە یعنی چی ئەبوو ئەگەر مەسرور بەرزانی و کاقوبات پێش ئەوەی مستەفا کازمی سەردانی دەواازە سنوورەکان بکە ئەوان بچن بۆ نەچۆن کە مستەفا کازمی لە هەرێمی کوردستان هیچ بەڵێنێکی نەدابێ ینی ڕوونە هیچ بەڵێنێکی نەداوە هاوتێتی بە دوواداچوون دەکەم لە هەموو کەیسەکانە کە ڕوبەڕووی کراوەتەوە لە هەموو ئەو خاڵانی کە وەکو داواکاری پێشکەشی کراوە جا هیچ وتیاران بێ هی خەڵکی هەڵەبجە بێ هی پارێزگاکان بێ لە هیچ بەڵێنی نەداوە تەنانەت بۆ هەڵەبجەتی لیژنە دروست دەکەم زام دەگەم بەچی کە مستەفا کازمی هیچ بەڵێنێکی بە هیچ تاشێکی کورد بە هیچ دەسەڵاتدارێکی کورد لە هەرێمی کوردستان نەداوە ئەم شۆکەی تاکی کوردی و خەڵکی کوردستان بۆ سەردانی کازمی تەنها ئەو شوەیە کە تۆوتت تەنها ئەو بینینەیە لە نزیکەوە کە تۆوتت ئەزانی مستەفا کازمی هەر لە سەرەتاوە شوەیەکی کردووە کە وەکووتمان لە بەروی خۆشی ڕۆژنامە نووس بووە و ڕاگەنکار بووە لە ساتێک لە ساتەکانە ئەزانێ خەڵک ئەیەوێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێن بۆ نمونە خەڵک سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبینێ لە پشت لاپتۆپەوە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانەکە بەڵام لە هەمان کاتە وەزیری ناوخۆی ئەم حکوومەتە دێ فەرمانێک دەرەکە ئەڵێ ئەبێ فەرمانبەرانی فەرمانگە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەشتی بەیانی بۆ سێ دەوام بکەن بەڵام سەرۆکی حکوومەتەکە خۆی ئامادە نییە بێ لەگەڵ وەزیرەکانی دانیشە کە تاوان ژووری کۆبوونەوەی هۆڵی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران زۆر گەورەیە ئەگەر هەر وەزیرە سێ مەتریش بینیان بێ هێشتا ئاساییە دانیشتن بەیەکەوە ئەم سەرۆکە خۆی نایە دانیشێ بەڵام ئەم خەڵکە سەرۆک وەزیرانی عێراق بینێ دێ دەست دەمامکشی پێ نییە دەستکێشی لە دەست نییە کراسێکی ئاسایی مارکەی لەبەرایە لەگەڵ چیچی دێ دەسەکاتە ملی پیرەژنەکانی ئەمە کەسوکاری ئەنفال کەسوکاری شەیدەکان دێ لەگەڵ مامۆستا دانیشە لەگەڵ جوتیارەکان ناچێتە ناویان شەرم لەوە ناکە لەگەڵ مناڵێکا دانیشێ ئەمانە ئەبینێ بۆیە خەڵک ئەم کاردانەوە ئێ بە بەرامبەری بۆیە و لەبەر مستەفا کازمی یعنی ئەوەش لای خەڵک دروست بووە کە با بڵێن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی ئەکا و ئێوێ لە 4 ساڵی داهاتوو شاد بمێنێتەوە و ئێوێ دەست بۆ هەنێ دۆسیە بەرێ لانی کە مستەفا کازمی ئەگەر هیچی نەکردبێ موچەی بندیوار دووموچەی تا ئەندازێکی زۆر کەم کردوتەوە لە کاتێکا حزبەکانی هەرێمی کوردستان و ئەوانەی بەشدارن بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان هەوڵی ئەوە دەن موچە خۆری زیاتر بۆ حزبەکانیان زیادکەن ئەمە زۆر جیاوازە مستەفا کازمی حزبی نییە تۆمەتبارێکی بەوەی بڵێ لەو بارگای تۆ گەندەڵی کراوە لەوێ گەندەڵی کراوە بەڵام مانایەوە نییە ئێمە دڵنیابین یاخود لەسەری بکەن کە مستەفا کازمی گەندەڵ نابێ مستەفا کازمی هێشتا 5 مانگە هێشتا ژوورەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە تەواوی شارەزانە بووە بۆیە هەنی ممکن یاخود ئەگونجێ مستەفا کازمیش لە داهاتوە لە 4 ساڵی داهاتوە گەرمێنێتەوە تووشی گەندەڵی بێت تووشی بەرتیلخۆری بێت تووشی چی بێ بەڵام ئێمە قسە کاتێک کە قسە لەسەر کەسایەتێک لەسەر شۆڕشێک لەسەر دیادەیەکەکەین لە سیاقی تاریخی خۆیایکەین سیاقی تاریخی مستەفا کازمی ئێستەیە کە ئێمە تایە ئەیبینین و نمایشەکەیشی جوانەگەرن نمایشیش باشە ئەمانە سەرمێنەری ئەوەن کە کازمی نیەتی خەڵکی هەیە هەی بێ بۆ ناتوانین بڵین لیست لە بەروی هەڵبژاردنەکان بە پێی یاسا لیست نییە تاکە فەردە یعنی ئەمە سەلمێنەریەوەی کازمی لە هەرێمی کوردستان دەست دەبا بۆ بوونی کاندید و خەڵکی هەیە دوو ڕوو هەیە لێرە ڕووە سیاسەکە هەیە ڕووە یاسایەکە هەیە لە ڕووی یاساییەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەتوانێ خەڵکی خۆی لە بەسڕە کاندیدکە لە نەجەف بیکە لە ئەنبار بیکە کەس ڕێی لێ نەگرتووە بەڵام ئایا لە ڕووی سیاسیەوە ئەگونجیە بۆی سەرکەوتووە بێ یاخود هەر کۆمەڵی پارە لەوێ
بەهادەرەدا و خەرجەکە و سەرکەوتو نابێت لە ڕووی یاسایی و مستەفا کازمی ئەتوانێ بکە و کەس نەئەتوانێت ڕێی لێ بگرێ و نە بە ئاشکراش ئەڵێ ینی تۆ ئەمە مەکە بەڵام ئایا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی مێژویەوە لە ڕووی کۆمەڵێ شتی لە ڕووی نەتەوەیەوە مستەفا کازمی ئەتوانێت بە ڕێژەیەکی زۆر کاندیدی لە هەرێمی کوردستانە دەرچێت من بڕام وانە بتوانێت تاوەکو ئێستا کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی خێڵەکیە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی عاتفیە خێڵەکی بوون و عاتفی بوونی کۆمەڵگەی ئێمە وای کردووە تا ئێستش ئەگەر تۆ 40 ساڵ بەر لە ئێستا من باوکم پارتی بەیەکێتی بێ ئێستش منە بێ پارتی بەکێتی بم نابێ گۆڕانکاری لە ئەنتیمای سیاسی خۆما بکەم بۆ دوایە بزوتنەوەی گۆڕان هەنێ ئەم کۆتە سیاسی یاخود ئەم تا بۆ سیاسیشکان لەبەرەوە خەڵکی ئێمە لە ئێستاە تووڕێە بەڵام هەڵبژاردن ئێستا ناکرێت تەمانی شەشی ساڵی داهاتوە هێشتا زۆری ماوەتەوە بۆ ئەوی بڕیاردەی مستەفا کازمی لێری ئەگەر لە ماوەی ینی خەڵک ناوێت دەنگداتە مستەفا کازمی بەڵام لە تۆ تووڕێکە سەرۆک وەزیرانی لە من تووڕێکە وەزیرم لە ئەو لێکێتی و پارتی و گۆڕان تووڕێکە لەگەڵ بەڵێنەکانی خۆیان ڕازگۆنین لەگەڵ سیاسەتی خۆیان ڕازگۆنین و دوور کەوتونەتەوە لە خەڵک یعنی سە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و فیرعونیان لات تو ناتوانانی بۆ مقابلەیەکی ڕۆژنامانیش پیان بینی لە مناسبەیەکشا کە ئامادە من 100 پاسان بە دەوریانە هێو لە دوورۆ مەگەر بە دووربین سەیریکی تەنانەت ئامادەنی لە ڕێگەی فەیسبوکەکانشانە وەڵامی ئەو نامانەی ڕۆژنامە نووسان یاخود خەڵک یاخود داخلە دڵێک بدەنەوە کە بۆیان ئەنێرە لەبەرەوە ئەگەر لە هەرێمی کوردستانە حزبەکانی دەسەڵاتوان بارودۆخی خەڵک باشکەن بتوان وەزعی موچە باشکەن بتوان گەندەڵی نەهێڵن بتوان شەفافێتە بێ بتوان مەسەلەی بندیوار و دوو موچە و ئەوانە نەهێڵدرێ و پرۆژە خزمەتگوزاریەکان جێبەجێ بکرێ و بازاڕ و با بڵێن بازاڕەکانمان ببوژێتەوە دەرفەتی کار بڕەخسێنێ بە یەکسانی لێنەوەن من و تۆ و قادر و مەحموود زەید و عومەرە ئەو کاتە خەڵکی کوردستان بۆچێ دەنگ بە عەرەبێکی شیعەدا کەواتە ئەوە مستەفا کازمی نییە بەهۆی بەهێزێکی ئەمەکە بەڵام ئەمە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و حزب و شوعی و هەرچی تۆ ئێڵی وایان کردووە بەهۆی ناتەبایی بەهۆی گرتنەبەری سیاسەتێکی غەڵەت هێزی سیاسی تر بتوانێت بێت لە هەرێمی کوردستان ئەمانۆڕی سیاسی بکە باشە دوا پرسیار لە ڕووی کاردانەوەی عێراقیەوە چیت هەست پێ کرد لە دێو هێز و لایەنە سیاسی عێراقیەکان لە نێو شەقامی عێراقی و میدیای عێراقی هەستەکەم شەقامی عێراقی ئەم جوڵانی کازمی پێخۆش بوو بێ بە ئاراستی هەرێمی کوردستان بەتایبەتی کە دێتچێتە ئیبراهیم خەلیل و باشماخ و جۆرێک لە یعنی ڕەنگە لە شەقامی عێراقیە بە چاودێریکردن و ئەوە سەرپەرشتیکردن لێک درابێتەوە ئەزانی کاگارم کۆمەڵگە عادەتەن دابەشەگرێت بۆ چەند فۆرمێک لە ڕووی کۆمەڵگەی لە ڕووی کۆمەڵات کۆمەڵگەی سیاسی لە کۆمەڵگەی مەدەنی جایە کۆمەڵگەی مەدەنی عێراقی ئیسە بە جۆرێک لە جۆرەکان لە خۆپشاندانەکانی ڕابردووە کەوتەتە جۆرێک لە جوڵان لە پرسیارکردن لە گومانکردن لە فشار دروستکردن من پێم وایە بۆ خەڵک چی لەسەر ئاسی شیعە چی لەسەر ئاسی سونە مەبەستم لەسەر ئاسی کۆمەڵایەتی لەسەر ئاسی نخبە لەسەر ئاسی میدیایەکان لەسەر ئاسی ڕۆژنامە نووسان و چالاکوانانی مەدەنی خەڵکی باشووری عێراق و ناوەڕاستی عێراق دژی خەڵکی کوردستان نین بەڵام نخبەیەکی سیاسی کە ئەتوانین بەڵێ کۆمەڵگەیەکی بچووکی سیاسی نابێنن و لەناو ئەمانەشە بەشێکی بچووکیان دژی خەڵکی کوردستانن و ئەمانە زۆر جار ئەمانەیان وەکو بازارکردنێک بۆ کۆکردنەوەی دەنگ بەکارهێناوە مەسەلەن مالیکی دەنگی ئەوانە ئەوێ بەدەست بهێنێ کە ڕقیان لە کوردستانە بۆ دژی کوردستان قساکە هەروەها مەسەلەن هادی ئامری هەروەها عەمار حەکیم هەروەها نازانم سوودەکان و کێکی و ئەمانە بۆیە یعنی کاردانەوەی سیاسی تاوەکو ئێستێمە لە هێزە سیاسیکان بۆ نمونە مالیکی ئامریکێ گوێمان لێ نەبووە بە شێوەیەکی ڕاستەوە بەڵام کاتێکی ئەو لە کوردستان بۆ حەیدەر عەبادی هەنێ بۆڵەبۆڵی کرد لەبەر خۆیەوە حەیدەر عەبادی کارتێکی سوتاوە تازە مەگەر بۆ سەردان بچێتە ئەنجومەنی وەزیرانی عێراقەگینا نە وەزیر و نە سەر وەزیرانی نە ئەو نە مالیکی و ئەمانی کە خۆیان پێڕەقەمی گەورەی نایبێنن بەڵام لە هەمان کاتە ڕاستیەکەی ئەمە بێ بیزانین ئێمە نابێ وەکو عەرەبمان لێ بێ هەمیشە ئەوان تۆمەت بە ئێستا عەرەب یعنی لە وڵاتانی عەرەبیا گەندەڵی هەیە ئەڵێن خەتای ئیسرائیلە ئێمە ئەگەر لە هەرێمی کوردستانە دوای 28 ساڵ لە حکوومەتی خۆماڵی لە 2005 شەوە تاوەکو ئێستا 15 ساڵەکە بە ناو حکوومەتی یەکگرتووی کوردستانمان هەیە بڕۆ سەیری ڕێگاوبانەکانمان کە بڕۆ سەیری بازاڕەکانمان کە تاوەکو ئێستا کاکارم حکوومەتی هەرێمی کوردستان زۆرێک لە فەرمانگەکانی خۆی لە کرێی خەڵکایە حکوومەتی هەرێمی کوردستان کرێ چییە یعنی تێناگەی تۆ یعنی جاری وا هەیە خەریکە مێشتە تاقی لە حکوومەتی هەرێمی کوردستان دوای 28 ساڵ نەیتوانیە تەنها بینا بۆ فەرمانگەکانی خۆی دروستکە ینی ئەی بە حکوومەتێک لە کرێی خەڵکا بێ
ئەی بە حکوومەتێک ئەوە جادەکانی پێ ئەی بە حکوومەتێک سێ دەوامی لە مەکتەبێکە هەبێ ئەی بە حکوومەتێک لە هەرێمی کوردستانە دەنە خۆشخانەی هزار خەرەوێڵەی نەبێ سنتەری فریاکەوتنی نەبێ چی و نازانم چی نەباش یعنی تۆ زۆر جار ینی بێهیوا ئەبی زۆر جار حەزەکەی لەو نیشتمانە هەڵبێ کە ئەمانە ئەبینی زۆر جار هەست بە ناومێدیەکەی زۆر جار ینی من ئەڵێم باشە ڕۆژانە خەڵک گەنج لە هەرێمی کوردستانە بەدەیان و بە سەدان خۆی ناکوشێتە ئەم هەموو نەحەقی ئەبینی حکومت بەرامبەرەوە خەڵک گەرچی کا خەڵک مەبەستی هاندان نییە ینی داخ لە دڵیە بەرامبەر کۆی کە خزمەتی خەڵک ناکرێت سپاس دەکەم کاک خەڵک دەستی خۆش بە سپاس بۆ بەشداریت یعنی کۆکراوی قسەکە ئەوەیە ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان باشترین حکومڕانی باشترین نمونەی خزمەتی خەڵک پێشکەش بکەین هیچ کەسێک لە دەروی ئەم سنووری هەرێمی کوردستانە ناتوانێت پێشی دڵسۆزی خەڵکی کوردستان و خەمخۆری خەڵکی کوردستان چ بۆ هێز و لایەنە سیاسەکان چ بۆ سەرکردە کوردەکان چ بۆ خاک و نیشتیمان و هەوای کوردستان بکەوێت لە تەوەری دۆما گەڕێم وڵاتان ئەوەی کە باسما کرد چەند جارێک لە گەرما و گەرما پەیوەندیەکانی عەرەب ئیسرائیل ڕێچکەکە لە دوای ساداتی میسر ئیمارات شکانی ئەو بەحرینیشی هاتە سەر کە 15 مانگ بڕیار وایە لەگەڵ ئیسرائیلە ڕێکەوتن نامەی ئاشتی ئیمزا بکات لە تەوری دۆمە باسیەواکن پشۆ وەرەگرین وەگەڕینەوە هەرکێکی تری ئەم ڕاگەاندنەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە هەمەلایەنە بێت دەنگی کۆمەڵانی خەڵک بێت و خەبات و چالاکی و پێشکەوتنەکانی هەموو سەرتاسەری کوردستان و هی هەموو حیزبەکانی کوردستان نیشان بدا کارێک بکا کە ببێتە هی هەمووان ناوەکەی لەگەڵ خۆی یەک بگرێتەوە. جارێکتر سڵاوتان لێ بێ بەڕێزان لە تەوەری دۆمدا پەیوەندی عەرەب ئیسرائیل گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری بەڕێز بەرهەم کەلهوڕی کە لە ستۆدیۆکانمان لە هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ و کوچاودەری سیاسی کاک بەرهەم کاتە باش سوپاس بۆ بەشداریکردنت لە دوای ئیمارات بەحرەین نیش هاتە ڕیزێ وڵاتانی کە بە ئاشکرا دەڵێ ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ ئیسرائیل ئیمزاکەین و 15 مانگ دیاریکراوە بۆ ڕێکەوتنەوە بە چاودێری ئەمریکیەکان بەڕێواچێ. ئەم جۆرە لە ئاشتی و پەیوەندی و ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل لە نێوان وڵاتانی کەنداودا بە دیاریکراوی بۆ چییە گێڕیتەوە؟ بەڵێ ئەم کاتتان باش من سەرەتا دەمێ وەکو دەستپێکێک بە شێوەیەکی کورت باسی ئەو ململانەیە درێژخانەی لەنێوان عەرب و ئیسرائیل بکەین اینجا دوای وەکو مەدخەلێک داخلی ئەو بابەتە بم بەڕاستی
ئەو سراع ململانی لەن عەرب و ئیسرائیلدا هەیە ململانەیەکی دەتوانین بڵێن مێژوویی جوگرافی سیاسی و ئاینیشە مێژوویەکی زۆر درێژخایەنی هەیە و مێژوویەکی زۆر کۆنی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێدا کە ئێستا وڵاتانی عەربی بەتایبەتی وڵاتانی خەلیج کە بڵێن ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل دەکەن و نزیک بوونەوەی کە لە نێوان وڵاتانی عەربی و ئیسرائیل من پێم وایە ئەمە تەنها ئیعلانکردنە تەنها ڕاگەاندنە دەنا ژێربەژێر زۆربەی وڵاتانی عەربی بە وڵاتانی خەلیجیشەوە پەیوەندیی باشیان هەیە لەگەڵ وڵاتی ئیسرائیل و تەنانەت زۆر دیکۆمنتەیە و زۆر لە نووسەرانیش باسییان لەوە کردووە کە ژێربەژێر وڵاتانی عەربی ئەگەرچی ناتوانیوە کە ڕای بگەن و ئیعلانی بکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا بە شێوەیەکی سەڕی بە ژێربەژێر کۆمەڵێک پەیوەندی سیاسی ئابووری لە نێوان بڵێن وڵاتانی عەربی لەگەڵ ئیسرائیلدا هەبووە بۆ نمونە قەتەر کە بینیمان هەندێک کاردانەوەی هەبوو یاخود ئەوە بێدەنجی هەڵبژاردوو بەڵام ئەو لانەی کە ئەو بڵێن ئەو لانی ئیسلامەنی کە سەر بە ئیخوان مسلیمین بوون قەتەر هانی دەدان کە دژی ئەو ڕێکەوتنامەی بوەستنەوە کە لە نێوان ئیسرائیل و ئیماراتدا گرێدرا کەچی خۆی قەتەر کتێب نووسەرێکی بەناوی سامی ڕیفێل کتێبێکی هەیە باس لەوە دەکات دەڵێ لە ساڵی 1996ەوە مەکتێبێکی تیجاری لە دۆحەی قەتەر کە ئیسرائیلی ئەو نووسنگەیە بوونی هەیە و هەروە وڵاتانی تریش ژێربەژێر پەیوەندی ئابووریان هەبوو پەیوەندی سیاسیان هەبوو یان بۆ نمونە سعودیا کە خۆی بە گەورە و نوێنەری وڵاتانی عەربی لە ناوچەکەدا دەنێ سعودیا لەسەر زاری وەزیری وزەی ئیسرائیلی زۆر بەڕوونی ئاماژەی بەوەدا کە ئەوان پەیوەندی و هەمەهەنگیان هەبووە لەگەڵ سعودیا بەتایبەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژمونی ئێرانی لە ناوچەکەدا کەواتە ئەمە ئەوەی کە ئێستا دەکرێت چ لەلایەن ئیماراتەوە کە بینیمان لەگەڵ ئیسرائیل وە چ ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا بەم نزیکانە لە نێوان بەحرین و ئیسرائیل دەبەسرێ تەنها ئیعلانکردنە دەنا پەیوەندی ژێربەژێر ڕاگەاندنی لەم کاتەیە پەیوەندی باڵغژاردنەکانی ئیسرائیل و ئەمریکاوە هەیە بەڕای تۆ بەڵێ دەکرێت ئەمەش بڵێن وەکو دیعایەکی ئینتیخابی بەکاربێدەنا پەیوەندی ژێربەژێر لە نێوان زۆربەی وڵاتانی عەربی لەگەڵ ئیسرائیلدا بوونی هەیە تەنانەت من ویستم ئاماژە بۆ بکەم زۆر لە وڵاتان کاردانەوەی خراپیان هەبوو لەسەر ڕێکەوتنەکەی نێوان ئیمارات و ئیسرائیل بۆ نمونە تورکیا دەیەوێت بۆ ئەوەی هەست و سۆزی گەلانی مسلمان بۆ خۆی ڕابکێشێت ئەم ڕێکەوتنامەی بە خیانەتکردن لە قەزای فەڵەستینی ناوبرد کەچی پەیوەندێکی ئابووری تونند و تۆڵ هەیە لە نێوان تورکیا و ئیسرائیل تەنانە باس لەوە دەکرێت لە ساڵی 2016 پەیوەندی ئابووریەکانی تورکیا لەگەڵ ئیسرائیل گەیشتۆتە 4.2 ملیار دلاری ئەمریکی یعنی تەنها ئەوەیە دەیانەوێت هەست و سۆزی گەلانی مسلمان بۆ خۆیان ڕابکێشن و دەمێت ئاماژە بە شتێکتر بکەم کاگارم ئەو دروستبوونی یاخود باشبوونەوەی پەیوەندی ئیسرائیل لەگەڵ عەرەب شتێکی تازە نییە کە ئیمارات و بەحرین دروستیان کرد بێت لەبیر ئەگە تۆزێ بگەڕینەوە دواوە پێشووتر لە ساڵی 1970 لە میسر لە سەردەمی ئەنوەر ساداتدا ئیتفاقیە کرا لە نێوان دوای ئەو شەڕ و ململانەیەکی درێژخایەن و دوور و درێژی قوڵ لە نێوان بڵێن جەمسەری عەربی لەگەڵ وڵاتی ئیسرائیلدا لە ساڵی 1970 گەیشتن بە ڕێکەوتنامەی کەمپ دیڤید هەرچەندە هێزە ئیسلامی تۆنڕەوەکان زۆر هێرشیان کردە سەر ئەنوەر سادات و ڕوبەڕووی بوونەوە ئێستاش لەگەڵدا بێ هەندێک لە نووسەرانی عەربی بە خیانەت و بە هەندێک لێکی دەدەنەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆچی ئیعلان ناکرێت خۆی ئەگەر بڵین یعنی وەکو پرسیارێک بڵین بۆچی ئەوان هەموو وڵاتانی عەربی ئیعلان ناکەن لەبەر ئەوەیە گەلانی عەربی دابەش بوونە بەسەر دوو گروپێکیان زۆر پێیان ئاساییە کە بڵێن ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل بکرێت و هەنگاو بنێن بەرەو پێشەوە و چیتر نەگەڕێنەوە بەرەو دواوە هەر وەکەوەی چۆن کە مستەشاری ترامپ بەڕێز کۆشنەر
لە کۆشتی سپی زۆر بەڕوونی ئاماژەی بەداوتی پێویستە گەلانی ناوچەکە هێندە نەگەڕێنەوە سەر ناکۆچەکانی ڕابردویان زیاتر هەنگاو بنێن بەرەو دروستکردنی مەساڵحی مشترک بەرژەوەندی هاوبەش لە نێوان خۆیاندا لەگەڵ ئیسرائیلدا بەڵام لەبەر ئەوی گەلانی عەربی گەلانی ناوچەکە هەروەکو ئاماژەم پێدا بوون بە دوو گروپێکیان رازین ناگەڕێنەوە بۆ مێژوو پێیان وایە پێویستە مێژوو وەلا بنرێن ناکۆچیەکانی ڕابردوو وەلا بنێنێت پێویستە لە داهاتوودا پەیوەندی تازە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش دروست بکرێ بەڵام گروپێکی تر کە ئەوانیش دەبن بە دوو بەش ناڕازین لەسەر دروستکردنی پەیوەندی عەربی ئیسرائیلی ئەمانش دوو بەشن بەشێکیان ئەوانن کە قەومینە نەتەوەپەرستەکانن و بەشێک تریشیان ئیسلامیەتون ڕەوەکانن ئەم دوو گروپە بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی هەر ڕێکەوتنێک دەبنەوە کە هەر وڵاتێکی عەربی بێوێ بیبەستێت لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلی. باشە کاک بەرهەم بۆچی یعنی مادەم وڵاتانی عەربی هاوڵاتیانی وڵاتانی عەربی تەوان کاردانەوەی سیاست و حکومڕانی وڵاتانی عەربیە کە دوو بەشن لە بیرکردنەوە و کوتت بۆ ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل و گفتوگۆ لەگەڵ ئیسرائیل پرسیارەکە ئەوەیە بەدەر لە دۆخی هەڵبژاردن چ پەیوەندیەک هەیە لە نێوان کاتی ڕێکەوتن و ئاشکراکردنی ڕێکەوتنەکانی عەرەب ئیسرائیل بەدەر لە هەڵبژاردن پەیوەندی بە ئەوەوە هەیە کە ئەمریکیەکان بە جیهانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە نایارەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵێن ئەمریکا هەر تاکجەم سەرزلهێزەکەی دنیاە هەر خاوەن هەژمون و دەسەڵاتەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و هەر دەبێ بگەڕێنەوە بۆ ئەمریکا کە بتانوێت هەژمون و دەسەڵاتان پارێزرا بێ لە ناوچەکەیە. خۆی یەکێک لە هۆکارەکان هەڕۆک و جەناب ئاماژەت پێدا دەکرێت بۆ بەرژەوەندی بڵێن دیعای ئینتیخابی بەکاردێ و یەکتریش من پێم وایە ئەوەیە هەندێک دەوڵەت بڵێن دەسەڵاتداری ئەو وڵاتە عەرەبیانە جورئەت بە خۆیان دەدەن کە ئیعلانی بکەن و ڕای بگەنن کە ئەوان بەڕاستی هەنگاو دەنێن و وەکو هەندێک وڵاتی تر نین کە بەڕووکەش یاخود بانگەشەی ئەوە بکەن کە دژی ئیسرائیل و لە ژێرەوەش کۆمەڵێک پەیوەندی بەستن و ئیمارات من پێم وایە ئەوەی کە ئیمارات کردی یاخود ئەوەی کە بەحرین لە داهاتوودا دەکا زۆر پێم باشترە لەو وڵاتانی کە ئێستا مزایدات دەکەن یاخود دانێ بازرگانی بەهشت و سۆزی خەڵکەنەوە پەرستە عەرەبەکان بکەن ناسیۆنالیستە عەرەبەکان یاخود هێزە ئیسلامیەکان بکەن زۆر لەوانە باشترە من پێم وایە هەرچەندە کۆمەڵێک دەوڵەتەنا بەڕاستی هێشتا ئەو جورئەتیان لا دروست نەبووە نانوێ ڕوبەڕووی بەڕاستی ڕوبەڕووی ڕەخنەی توندی گەلانی خوان ببنەوە. باشە کاک بەرەم فەڵەستینیەکان سودمەند دەبن لەم ڕێکەوتن و لەم ئاشتی نێوان وڵاتانی عەرەبی ئیسرائیل ئەگەرچی لەوەی ئیماراتەوە فەڵەستینیەکان جۆرێک لە دژایەتی دەکەن لە ڕێکەوتنی نێوان ئیسرائیل و ئیمارات ئێستا و بەحرینیشی هاتە سەر و هیچ کاتێکی ئوردنیەکان و میسڕیەکان عیلاقی خۆیان لەگەڵ ئیسرائیلدا یعنی نەشاردۆتەوە و توانە پەیوەندیمان هەیە بەڵام فەڵەستینەکان سود دەبینن وەکو بانگەشانی کە ئیمارات و بەحرین دەیکەن. بەڵێ خۆی فەڵەستینیەکان بە تایبەتی بەهاندانی هەندێک وڵاتی تری بە تایبەتی دەتوانین بڵێن بەهاندانی ئێران زیاتر بە هەموو شێوەیەک دانەوێ بەبێ ئەوەی سەیری بەند و خاڵ و مادەکان ڕێکەوتنامەکان بکەن دانێ و ڕوبەڕووی بۆستنەوە بەهاندانی تورکیاش لە بیرمان نەچێت چونکە تورکیاش یاری و بازرگانی بەهشت و سۆزی گەلانی موسڵمانی عەرەبی و ناوچەکە دەکات ئەوان دانەوێت فەڵەستینەکان بە هەموو شێوەیەک هان بدەن کە وایان تێبگەینن کە ئەو ڕێکەوتنامانە یاخود ئەو نزیک بوونەوەی هەر وڵاتێکی عەرەبی لە ئیسرائیل بەبێ ئەوەی بگەڕێنەوە سەر خاڵ و بەندەکانی ناوڕۆکی ڕێکەوتنامەکان ڕوبەڕووی بۆنسونەوە بۆ نمونە ئەو ئەگەر سەیریی ڕێکەوتنامەکەی ئیمارات ئیسرائیل بکەین دەبینین لە بەرژەوەندی بڵێن گەلانی فەڵەستینە لە بەرژەوەندی گەلی فەڵەستینیدایە هەروەکەوەی کە عەبدولفەتاح سیسیش لە تویتێکدا لەو کاتەدا کە ڕێکەوتنامەکان زامدرا زۆر بەڕوونی ئاماژەی بۆدا دەڵێ ئێمە پێمان باش بە لەبەر ئەوەی ئیسرائیل بڵێن
ئەوە دەوەستێنێت کە هەندێک لە خاچی فەڵەستینی بخاتە سەر دەوڵەتی ئیسرائیلی ئەوان پێخاڵێکی زۆر ئیجابی و زۆر نەرین و زۆر باش بووە. بەڵام لەگەڵ ئەوەشدا گەلی فەڵەستینی بە هەندێک وڵاتی ئیسلامی و عەرەبی دانێت بە هەموو شتێک ڕوبەڕووی بنەوە جێبەوە نادەن ئایا لە بەرژەوەندی ئەوانە یاخود لە دژی ئەوانە ئەوان بە هەموو شوەیەک دژی نزیک بوونەوەی عەرەب ئیسرائیلن. باشە کاک بەرهەمەوەی کە تاوەکو ئێستا لەو ڕێکەوتنانەیە بەدی دەکرێت ئەوەیە کە بە چاودێری و سەرپەرشتی ئەمریکیەکان دەڕوات. لە ماوەی ڕابردووشدا سەفقەت القەرن لەلایەن ترەمپۆ ڕاگەیەنرا کە وەکو باسی دەکرد لە بەرژەوەندی ئیسرائیلەکان و دەوڵەتی فەڵەستینی و ئاشتی و ئارامی ناوچەکەیە و هەندێک لە وڵاتی عەرەبیش وەکو میسر وەکو ئەردەن وەکو ئیمارات کە هەم لە سەفقەت القەرنان ناوێن هاتووە هەمیش پێیان خۆش بوو ئەم جۆرە لە ڕێکەوتن هەبێ ئەم ڕێکەوتنە ئاشتیانی کە وڵاتانی کەندا و وڵاتانی دەوڵەمەند لەگەڵ ئیسرائیللا دەیکەن پێت وایە بڕژێتە خزمەتی سەفقەت القەرنەوە؟ خۆی ئێمە دەزانین ئێستا کە دوو جەمسەری گەورە لە دنیا بە سیاسەتی نێودەوڵەتی بەڕێوە دەبات جەمسەرێکیان کە رووسایە و جەمسەرێکی کە حلفی ناتۆیەوە بەڕابەرایەتی ئەمریکا. ئێران لە ناوچەکەدا کە سەر بە جەمسەری رووسایە جموجۆڵێکی زۆری هەیە لە ناوچەکەدا وای کردووە کە ترسی کۆمەڵێک دەوڵەتی عەرەبی خەلیجی ترسی هەبێت لە هەژمونی ئێران خۆیان خستۆتە سەر جەمسەرەکەی تر کە جەمسەری ئەمریکایە. زۆر بەڕوونەوە دەزانین کە جەمسەری ئەمریکاش واتە ئیسرائیل کە یەکە لە حەلیفە هاوپەیمان هەرە بەهێزەکانی ئەمریکا کەواتە لەوانەشە هەندێک لە وڵاتانە مەرج نییە لەو ڕێکەوتنامانە کە لەگە ئیسرائیل دەیکەن هەموو ئاوات و ویست و حەزەکانیان بێنێتە دی لەوانەیە هەندێک جار بە ناچاری بێت بۆ ئەوەی لە خۆیان بپارێزن لە هەژمونی ئێران لە ناوچەکەدا بە ناچاری دەچن ڕێکەوتنامە لەگەڵ ئیسرائیل دەکەن بۆ نمونەوەی کە سەرەتا ئاماژەم پێدا بە وەزیری وزەی ئیسرائیلی زۆر بەڕوونی ئاماژە بەوە دەکات دەڵێ ئێمە هەما هەنجیمان هەبووە لەگەڵ سعودیا لە دژی زیادبوون و فەرزکردنی هەژمونی ئێران لە ناوچەکەدا کەواتە ئەم وڵاتانە مەرج نییە ڕازی بن بەو ڕێکەوتنامانە لەبەر ئەوەی بە هەموو بەندەکانی ڕێکەوتنامەکە ڕازی بن. هەندێک دەوافعی تریان هەیە بە تایبەتی دەسەڵاتدارانی ئەو وڵاتانە بەبێ ئەوی بگەڕێنەوە بۆ گەلانی خۆیان تەنها بۆ ئەوەی کە لەسەر کورسی دەسەڵات بمێنەوە بۆمانەوەی خۆیان دەچن ئەو ڕێکەوتنامان دەبەسن و ناگەڕێنەوە سەر ئەوەی کە ئایا گەلانی خۆیان بە شێوەیەک ڕازین یا خود ڕازینین تەنها بۆ ئەوەی لە دەسەڵات دەبمێنەوە دەچنە ئەو ڕێکەوتنامانە. کاک بەرەم چاوەڕوانی کاردانەوەی تون دەکرێت؟ لەلایەن کامەوە کاگارم لەلایەن ئەو وڵاتانی نەیارن بە ئیسرائیل نەیارن بە ڕێکەوتنی وڵاتانی عەرەبی ئیسرائیل هەندێک ناوی وڵاتانت هێنا بە تایبەتی ئێران و تورکیا کە ئەمانە جۆرێک لە دژایەتی بۆ ڕێکەوتنامەکان دەردەبڕن پێ دوایە کاردانەوەی توند بە دوای ئەم ڕێکەوتنانەدا بێت پێ دوایە لە بەرژەوەندەکانی ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی کەندا و بدرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەربازی بێ یان ئابووری بێ؟ خۆی سەبارەت بە ئێران دەتوانین بڕێن تا ڕادەیەک جمجۆڵەکانی کەم بۆتەوە دوای ئەوەی بە تایبەتی لەسەر خاچی عێراق کۆمەڵێک خلافات و ململانێ و شەڕ و ئاشوب ڕوودا لە نێوان هەژمونی ئەمریکی و هەژمونی ئێرانی دەتوانین بڵێن دەستی ئێران کەم بۆتەوە لە ناوچەکەدا. ئێران ناتوانێت ئەو بڵێن ئەو توانای نییە کە تەنها ئەوەیە هێزە فەڵەستینیەکان لایەنە فەڵەستینیەکان هاندەدان یاخود هەموو ئەو ئیسلامیانە هاندەدان لە وڵاتانی عەرەبی کە ڕوبەڕوو بوەستنەوە ئەوە سەبارەت بە ئێران. سەبارەت بە تورکیاش هەروەکو ئاماژەمان پێدا ئەوانەی تورکیا تەنها تەسلیحاتێکی ئیعلامیە زیاتر نەوەکو ئەوەی کە بڵێن هیچ جمجۆڵێک بکات وەکو ئاماژەمان پێدا تورکیا زۆر لە مێژە پەیوەندی ژێربەژێری تونوتۆڵ هەیە لەگەڵ ئیسرائیل و تەنانەت پەیوەندی ئابوووریەکانیشان زۆر بێزە تەنانەت باسیەوە دەکەن بڵێن پەیوەندی ئابوووریەکانیان لە 4.2 میلیارد دلارەوە بیگەن بە 10 میلیارد
و زیاتریش کەواتە تورکیا تەنها دەتوانین بڵێن تەسریحێکی ئیعلامیە زیاتر لە ڕووی ئیعلامەوە بۆ ئەوی هەست و سۆزی گەلانی مسلمانی وڵاتانی عەرەبی بخۆڕا پێشێت و لە دەستی نەدا خۆمان دەزانین کە تورکیا زیاتر بەتایبەتی ئۆردۆگان زیاتر لەسەر خطابی دینی تاریخی کار دەکات وەکۆی کە خۆیان بە میراتگیری عوسمانیەکان و خلافەتی عوسمانی و بە خطابێکی دینی زیاتر مخاطبەی گەلانی عەرەبی دەکات من پێم وایە هیچ هەریەکێک لەم دوو وڵاتە ناتوانن ڕۆڵێکی کاریگەر بینن لە بەلابردننی ئەم ڕێکۆنتانەکە لەگەڵ وڵاتانی عەرەبی ئیسرائیلدا مۆر دەکرێت. زۆر سپاس دەکەم بەڕێز بەرەم کەلووڕی چاودێری سیاسی لاولێرە ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریت سپاس بۆ ئەوش کە بینەر بوون.